سلێمانی شەڕ بۆ سلێمانی دەکا. کەیسی تیرۆرکردنی سیاسیەکانی باکووری کوردستان لەلایەک و دەزگیرکردنی نووسەری دژە سیستەمی هەرێمی کوردستان کامیار سابیر لە سلێمانی نیشانەی ترسناکن. ترسناکن بۆ مێژووی سلێمانی، ترسناکن بۆ خەڵکی سلێمانی و ترسناکن بۆ بە هەولێرکردن و بە بادینانکردنی سلێمانی لەلایەن نەوەی دووهەمی تاڵەبانی و نەوەی سێهەمی بارزانیەکان. حوتووی ڕابردوو سیاسی و کەسایەتی کۆمەڵایەتی باکووری کوردستان کە 10 ساڵە لە سلێمانی کار دەکا و خاوەن چێشخانی دەنیزە زەکی محەممەد چەلەوی تیرۆر کرا. چەند جارێکە کاتی سیاسێکی باکوور لە سلێمانی تیرۆر دەکرێت، بەرپرسانی شارەکە بارە قورسەکە دەخەنە ئەستۆی هەولێر و خۆیانی لێ ڕزگار دەکەن. هەرکەس دەزانێ ئەگەر لە هەولێر و سلێمانی کارێکی تێکدەرانە لە دەرەوەی ئیرادەی ئەوان ئەنجام بدرێ، ناگاتە 10 خولەک بکەران دەستگیر دەکەن. لە نێوان سلێمانی و هەولێردا چەندین سەعات ڕێگایە، ئەو ڕێگایە هەمووی کامێرایە، چەندین بازگەی گەورەی لێیە. ئەگەر سەرانی سلێمانی بیان هەوێ ڕێگان نادەن مێژ بگاتە هەولێر. چەند ساڵێ بەر لە ئێستا کاتێ دوو بەرپرسیاری گەورەی میت بە بێپرس و ڕایەکێتی دێنە ناوچەکە بۆ ڕەفاندنی بەرپرسێکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە، بە ئاسانی لەلایەن گەریلاکانی هەپەگەوە دەستگیر دەکرێن و دەیان بەنە قەندیل. دوایەوە دەوڵەتی تورکیا بەهرۆز گەڵاڵی نوێنەری یەکێتیان لە تورکیا دەرکرد و پاشان ڕیفراندۆمیشی بەسەر داهات کە ئەو کاتە تورکیا بۆ ماوەیەک ئاسمانی خۆی لەسەر فڕۆگەخانی سلێمانی و هەولێر داخست. پارتی بەزووی ئیتیفاقی لەگەڵ تورکیا کرد بۆ ئەوەی هەرچی بۆی کرا دژبار پەکەکە بیکا و فڕۆگەخانی هەولێر کرایەوە. بەڵام ماوەیەکی پێچوو تا فڕۆگەخانی سلێمانی کرایەوە و هاکان فیدان چەند دیدارێکی لەگەڵ بەرپرسانی یەکێتی ئەنجامدا. هەر لەگەڵ دەستپێکردنی گەشتە ئاسمانیەکان و بەکارهێنانی ئاسمانی تورکیا، واتە لە 5 تەمموزی ساڵی 2009دا ئەندامی کۆنسڵی سەرۆکایەتی کۆماچڤاکیان کوردستان کەجەکە دیارغەریب بە پیلانێک خۆی و چەنگەریلایەکی دەوروبەری تیرۆرکران. ئەو کاتیش هەم لایەنەکانی نزیکی پەکەکە و هەم لایەنەکانی نزیکی یەکێتی جاسووسەکانی سەر بە پارتیان تۆمەتبار کرد. بێگومان ئەوە ڕاستیەکە کە ئەو کارانە لە هەولێرەوە ڕێکدەخرێ و لە سلێمانی جێبەجێ دەکرێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە، بەبێ ئاگاداری یەکێتی ئەوان دەتوانن کارێکی وا بکەن؟ ڕۆژی یەکشەمە 22 مانگی مەی نووسەری ئانارشیست و دژە سیستێم کامیار سابیر لە سلێمانی دەستگیر کرا. نووسەر چەند ڕۆژێک بەر لە دەستگیرکردنەکەی لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیدا باسی لە کێشەکانی نەوت و غاز کرد بۆ ئەوەی کوردستان نەبێتە قوبڕسێکی دیکەی کۆڵنی تورکیا. داوای کرد دۆسیەی نەوت تەسلیمی بەغدا بکرێتەوە. لە بەرنامەکەدا کامیار ڕەخنەی توندی لە کوڕە بچووکەکەی جەلال تاڵەبانی واتە قوباڵت تاڵەبانی کرد. ڕۆژێ دوای بەرنامەکە دۆستێکی نزیکی لە یەکێتی بە کامیار دەڵێ ئاگاداری خۆت بە دەستگای زانێری یەکێتی بەدواتەوە. لە بەرامبەرەوەدا چەند هاوڕێیەکی کامیار پەیام بۆ قوبات تاڵەبانی دەنێرن و پێی دەڵێن لاگەری کارێکی وادا ئێوە زیان بە خۆتان دەگەێنن. ئەمجارە بیسمان لە ڕۆژی 22 مانگی مەی ئەو ڕۆژەی کە نێچیروان بۆ چەند دۆسیەکی تایبەت سەردانی باڤڵ تاڵەبانی دەکات لە سلێمانی کامیار دەستگیر دەکرێت. بەڵام گوایە لەسەر داوای ئەندامی پەرلەمانی پێشووی عێراق لەسەر لیستی گۆڕان واتە حاکم شێخ بند کراوە کە 2 ساڵ بەر لە ئێستا داوایەکی لەسەر تۆمار کراوە. ئەو نمونانە نیشانمان دەدەن کە 2 سلێمانی لە ئارادان. سلێمانیەک باوەشی خۆی بۆ خەڵکی دەوروبەری دەکاتەوە، دەیهەوێت بە ئازادانە گۆرانی بڵێ و هاوار بکە. لە بەرامبەردا سلێمانیەکی نامۆل لەگەڵ خەڵک سلێمانیە کە جریوەی دام و دەستگا جاسووسیەکان و پیرانە گڵاوەکانی حکوومەت و ڕژێمە سەردەستەکانی لێدێ. هەردوو سلێمانی شەڕیانە لە سەر سلێمانی. خودایە سلێمانی بپارێزە.